بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتتان باش، هیوادارم لە هەر کوێ هەن شاد و تەندروست بنین. بۆ حەڤەی ژانویە ساڵی 2026 لە شاری تۆرۆنتۆ جارێکی تر کۆمەڵێکی زۆر لە خەڵکی ئازادیخواز بۆ پشتیوانی لە خەباتی ئەم جارەی خەڵکی ئێران و بەتایبەت کوردستان هاتوونەتە سەر شەقام. پێم باشەوەتان پێ ڕابگەێنم کە کۆبوونەوەی ئەمڕۆ هەرو جۆرێک کە ئەیبینن بە بانگەوازی کوردیش هاوس ماڵی کورد لە شاری تۆرۆنتۆ دەستی پێ کردووە، بەڵام هەموو حزبەکانی بەشدار لە ناوەندی دیالۆگ کە کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیست ئێرانیجی لەگەڵا وەکو سپانسەری ئەم کۆبوونەوە، وەکو سپانسەری ئەم خۆپیشاندانە تقریبا نزیک بە هەفتەیەکە کە دەستیان کردووە بە تەبلیغکردن و بە کۆکردنەوەی هەموو معلوماتی کە پێویستە بۆ مەسەلە. ئیمڕۆ ئێمە و هەموو جەریاناتی تری سیاسی کە ئەیبینن سەرڕای ئەوەی کە سەرمایەکی یەکجار زۆرە خەڵک لەبەرێکەوە دێت پێوەستمون پێمان پێشم خۆشەوەتان پێ ڕابگەێنم بێجگە لە ئەحزابی موجود لە ناوەندی دیالۆگ حزبە سەراسەریەکانی ئێرانی وەکو کۆمونیسمی کارگەری ئێران، تەشکیلاتی کوردستانی حزبی کۆمونیستی کرێکاری ئێران، حزبی چەپی ئێرانیش بەشێکن لە فەراخانە گشتیەکە بۆ کۆبوونەوەی خەڵک لێرە. تکایە لەگەڵمان من بۆ بینینی ڕپۆرتاژێک کە لەم بابەتەوە پێشکەشتان نەکرێت و ئەگەر بۆمان بکرێت و مەجال هەبێ ناوە لەگەڵ کۆمەڵێک لە فعالینی سیاسی و بەشدارانی ئێرەش قسە ئەکەین و هیوادارم بتانین دەنگ و ڕەنگی ئەو خەڵکەی کە ئیمڕۆ لێرەیە لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە بە هەموو خەڵکی ئێران و کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەینین. تکایە و گەلانی ئێران ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بۆ شەرمەزارکردنی ڕژێمی تیرۆریستی ئیسلامی ئێران کە بە دڕندانەتی شێواز بە ئاگر و ئاسن خەریکی کۆمەڵکوژی ئەو مرۆڤە بێتاوانانەوە کە داوای سەرەتاییترین مافەکانی خۆیان دەکەن. لێرەین بۆ هاوسۆزی لەگەڵ گەلانی ڕاپەڕێوی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کە بوێرانە بەرەمداری ستەمکاری و نادەرپەروەری و پێشێلکاریەکانی مافی مرۆڤ دەبنەوە و شەقام و کوچە و کۆڵانەکانیان کردووەتە سەنگەر و مەتەرێزی بەرخودان و ڕوبەڕووبوونەوە. ئامادەبوونی ئێوەی قەدرگرانیش گوزارشتە لەوەی کە گەلانی ئێران تەنها نین و ئەم ڕژێمە ئاخۆندیە دەبێ خۆی و تاوانەکانی ڕسوا و شەرمەزار و مەحکوم بکرێن. لێرەین بۆ نیشاندانی پشتیوانی و هاوسۆزیمان لەگەڵ خەڵکی ئازا و بەڕوومەتی ڕۆژاوای کوردستان، بۆ هاوسۆزیمان لەگەڵ خۆڕاگری و بەرخودانی پاڵاوانانەیان کە لە بەرامبەر شەڕێ جیراوانی ئەو گروپانەی کە لەلایەن ڕژێمی دژە کوردی ئەردۆگان و تورکیاوە پشتیوانیان لێ دەکرێت کە بە هاوبەشی لەگەڵ میلیشیا تیرۆریستی داعشیەکان حکوومەتی سووریا خەریکی کوشتوبڕ و تاکتاوی نەژادی دژ بە خەڵکی ڕۆژاوای کوردستانن. دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ پشتیوانی و بەرزکردنەوەی دەنگی دڵێرتان. بەخێر بێن سەرچاوان. بینایی خۆشەویست لەگەڵ کاک خۆشمەند چەکوانین یەکێ لە بەرپرسانی ئەسڵی ماڵی کورد لە تۆرۆنتۆ کە هەرو جۆرەی لە مقدمەکە باسم کرد وەکو فەراخان دەهەندەی ئەسڵی کۆبوونەوەی ئەمڕۆ بوون. داوای لێکم کە مەبەستەکەمان بۆ باسکە و پەیامی خۆی بۆ خەڵکی شۆڕشگێڕی ئێران و بەتایبەت کوردستان بگەێنێ و ئەومان پێ بڵێ کە ئەم نوع کۆبوونەوانە چه تەئسیرێکی لە هاوپشتی خەباتی خەڵکی ئازادیخوازی ئێران و کوردستان بەتایبەت هەیە. فەرموو. سڵاو ڕۆژهەڵاتی جوان، سڵاو گەلانی ئێران، سڵاو خەڵکی ڕاپەڕی و لەسەر شەقام و کۆچە و کۆڵانەکان کە هەموو شوێنێکتان لەو دوژمنە تیرۆریستە کردووە بە سەنگەر و مەتەرێز. چاوتان ماچەکەین. ئێمە وەکو ماڵی کورد بە هاوکاری و بەشداری بەشێک لە پارت و لانە ئۆپۆزیسیۆنەکانی بەشدار لەم کۆبوونەوەی ئەمڕۆ هەستاوین بە ئامادەکردنی ئەم گردبوونەوەیە تەنها و تەنها بۆ پشتیوانی لە ئێوە. لێتان دوورین بەڵام دڵنیابن دڵمان لەگەڵ هەموو هەنگاوەکانتانە، لەگەڵتانین، دەستی ماندوو نەبوونتان ماچەکەین، دەستان نەگوشین، چاوتان ماچەکەین، دڵنیابن سەر دەکەوین، سەرکەوتن بەشی ئێمەیە. ڕۆحی هەموو ئەوانە شاد بێ کە گیانی خۆیان بەخشیوە، هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکانمان دەخوازین. لێرە ئێمە وەکو ماڵی کورد لەگەڵ ئەو دۆستانەمان کە لەگەڵمانن دڵنیابن هەموو فشارێکی دیبلۆماتی هەروەها لۆبیگەری ئەخینەکەر تا ئەوەی ڕۆژی ڕزگاری هەموو لایەک هەڵدێ. سڵاو بۆ ڕۆژهەڵات، سڵاو بۆ هەموو کوردێک، سڵاو بۆ گەلانی ڕاپەڕێوی ئێران. ئێستا بانکێشتی برای خۆشەویستم بەڕێز کاک چەتۆوانی دەکەم، سەرۆکی ماڵی کورد کە لە خزمەتان
وتەی ماڵی کورد بە زمانی ئینگلیزی پێشکەش بکات. بەڕێز کاک چەتۆوانی بێزەحمەت فەرموو بۆ ئێرە. درود لە هەموو ئێوەی ئازیز و خۆشەویست، درود لە تەواوی بەرخۆدانی گەلانی ئێران و بەرخۆدانی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژاوای کوردستانیش. هاوڕێیانی ئازیز، خوشک و برا بەڕێزەکانم، ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ ئەوەی کردەوە نامرۆڤانەی ڕژێمی تەرۆریستی ئیسلامی ئێران، هەروەها کردەوە تەرۆریستەکانی ڕژێمی سووریا و ڕژێمی تورکیای دژ مرۆڤ و دژ کورد. خوشک و برا بەڕێزەکانم، بە ئیجازەی هەمووتان من وتارەکەم بە ئینگلیزیە خوێنم بۆ ئەو کەسانەی کە کوردیش نازانن بۆی حاڵی بن پەیامەکانمان دەربارەی چییە. Ladies and gentlemen, dear friends and allies, respectable, distinguished guests, MPs, former government official Dr. Muridi, my wonderful friend MP Ali Ihsasi, and other guests, more than welcome to this honorable activity to show support and solidarity with the people of Iran and Eastern Kurdistan. Ladies and gentlemen, since December 28, the honorable people of Iran and the honorable people of Eastern Kurdistan have started the uprising against the tyrannies of the Islamic terrorists in Tehran, asking for justice, freedom and democracy. We as Canadian, Iranians and Kurds and all other honorable communities, we stand in solidarity with these honorable people. So far, the tyrannies, the criminal regime of Tehran have unfortunately took life, according to trustable sources, 12,000 people in Iran, just because these demonstrators and protesters asking for their rights, for living with dignity. This criminal regime still continuing committing crimes against civilians in Iran, and we as Canadians must stand against it and must not keep silent about this kind of behaving and preparation of crimes. بینەرانی خۆشەویست، کاک چەتۆوانیمان لەگەڵە بەرپرسی ماڵی کورد لە شاری تۆرنتۆ. سپاس یەکەین بۆ ئەوەی کە دەست پێشخەر بوون بۆ سازکردنی ئەم خۆپیشاندانەی ئێمڕۆ و لە هەموو بۆ نەجۆرا جۆرەکانە بۆ زەرفیەتانی کە هەیەە بۆ توانایانە کە هەیەە لە خزمەت بە پێشچوونی خەباتی کۆڵەدەرانی خەڵکی کوردستان بەشدارن و هەمیشەش هاندەری ئەو خەباتە بوون لە دەرەوەی وڵات بە تایبەت لە وڵاتی کەنادا بە ارتباطاتێکی گەورە کە هیانە لەگەڵ ناوەندە حکوومیەکان پارلەمانتارەکان و تەنانەت کارهایەکی سەپۆرتی زۆر گەورە کە بۆ کۆمەڵگای مەدەنی لە کانادایەکەن بە تایبەت کۆمەڵگای کوردی لە کانادا. داوای یەکەم لەسەر ئەو خۆپیشاندانەی بۆ قسێکمان بۆ بکەیت و پێمان بێژی بۆ ئەم یەکگرتوویە پێویستە و ئێوە بۆ ئەوەی کە خەڵکی کورد لە کوردستان ئێران و بە ناوچەکانی تربتانن دەنگیان بە وڵاتانی دەرەوە بگەێنن چی پێشنیارەکەن و دووار ڕۆژی ئەم خەباتە پێویستە کە لە کۆمەڵگای خۆمانە دەست پێکە هەتا وڵاتی کانادا چۆنە بی. زۆر سپاس بۆ هاتنتان، دەستخۆشیتان لێکم لەم هەوا کەش و ساردەی ئێستا هەمووتان ئامادە بوون بۆ پشتیوانی ئەم چالاکیە کە بۆ ئەم چالاکێش بۆ بەرزکردنی دەنگی ستەم لێکراوی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها ستەم لێکراوی تەواوی گەلانی ئێران و هەروەها ئەو هێرشە ئاخیرانەی کە لەسەر ڕۆژئاوای کوردستان بەدەستی تەرۆریستانی ئیسلامی و بەدەستی ڕژێمی جوولانی بەسەر خەڵکی سڤیلی ڕۆژئاوای کوردستان بوو. ئێمە ئەم چالاکیەمان بە هاوکاری هەموو حزبە ڕێکخراوە ڕۆژهەڵاتیەکانی کوردستان، حزبی کۆمونیستی ئیران، ڕێکخراوی کۆمەڵە حزبی دموکراتی کوردستان، هەروەها حزبی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستان هەمومان پێکەوە ئەم چالاکیەمان سازدا بۆ بەرزکردنی دەنگی ستەم لێکراوی گەلانی ئێران و هەروەها دەنگی ستەم لێکراوی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان. زۆر
ئەوەی لەسەر شانی ئێمە لە هەندران دەنگی ئەو خەڵکە بەرزکەین دەنگی ئەو خەڵکی کە ڕابەرێت ئێستا ژانی ئەبەخشێت بۆ ئازادی و سربەخۆیی تەواوی گەلانی ئێران و گەلی کوردستان ئێمە لێرەوە دەبێت دەنگی ئەوان بین دەنگی ئەوان بگەێنین بە حکوومەتی و پەرلەمانی کەنەدا کە تیان گەێنین ئەو ڕژەمە تەرۆریستەی تاران تەرۆریستی ئیسلامی تاران چۆن خەڵک گول لە باران دەکەوت تا ئێستا بە گۆرەی هەواڵەکان 12,000 کەس گیانی دەستداوە لەو خۆپشاندانانە ئێمە بە توندی محکومی ئەو ڕژەمە ئیسلامی تەرۆریستە دەکەین داوا دەکەین لە حکوومەتی کەنەدا و لە تەواوی حکوومەتانی مرۆڤدۆستانی جیهان بێنە سەرخەت و ئەو تاوانانە ڕاگرن دژ بە خەڵکی سیڤیلی ئێران و گەلی ڕۆژهەڵاتی کوردستان. زۆر سپاس کاک. خطاب به کشورها، نهادهای بین‌المللی و سازمانهای حقوق بشری درباره کشتار مردم ایران، به شورای محترم حقوق بشر سازمان ملل، کشورها و نهادهای پیشرو جامعه بین‌الملل، سازمانهای بین‌المللی منافع حقوق بشر، جمهوری اسلامی ایران بیش از 3 هفته است که بیرحمانه به جان مردم برخاسته است، مردمی که از نبود آزادی سیاسی، فقر، گرسنگی و فساد حکومتی به سطوح آمدند. این رژیم دیکتاتور برای پنهان کردن جنایات و کشتارهای جمعی و پاک کردن اسناد و آثار اقدامات غیرانسانی خطوط اینترنتی را قطع کرده و تمام راه‌های ارتباطی با جهان خارج را بر مردم کشور مسدود کرده است. دستگاه سرکوب رژیم در این اعتراضات مرتکب جنایات علیه بشریت شده است. هزاران نفر کشته شدند که 10 نفر از آنان زن و افراد زیر 18 سال هستند. هزاران نفر نابینا شدند، 10,000 نفر بازداشت شدند و هزاران مجروح نیز از ترس بازداشت جرأت نمی کنند برای زخمهای خود به بیمارستان ها مراجعه کنند. رژیم ایران با حاکم کردن فضای نظامی بر کشور نفس مردم را بریده و مانع آشکارا شدن حقایق شده و حتی در کردستان از ترس گسترش تظاهرات نه تنها اجازه نمیدهد خانوادگان جانباختگان عزیزان خود را در زادگاهشان به خاک بسپارند، بلکه برای تحویل اجساد فرزندانشان مبلغ هنگفتی تا 1 میلیارد تومان مطالبه کرده است. این رژیم دیکتاتور که طی 5 دهه گذشته کردستان را با نگاه امنیتی و نظامی اداره کرده و بیشتر نیز در آغاز خیزش ژینا، زن، زندگی، آزادی، جنایات بزرگی علیه بشریت مرتکب شده بود، بار دیگر دست به جنایت زده است. در اعتراضات ایلام و کرمانشاه و لرستان صدها معترض با سلاح‌های نیمه سنگین جان خود را از دست دادند. کردستان در پاسخ به فراخوان 7 حزب سیاسی با اعتصاب عمومی سراسری بار دیگر صدای تسلیم ناپذیر و حق طلبی خود را به گوش جهان رساند. اکنون با توجه به وضعیت داخلی ایران و کردستان از جمله خطر قطعی وقوع قتل عام مردم معترض، عدم پایبندی جمهوری اسلامی به هیچ قانون و اصل جهانی و بی تاثیر بودن تلاش‌های دیپلماتیک تا امروز مسئولیت واکنش، اعتراض و یاری رساندن به مردم ایران بیش از هر زمان دیگری بر دوش شماست. واضح است که جمهوری اسلامی به عنوان حکومتی غیر مسئول آستین‌های خود را برای جنایت و کشتار مردم انقلابی و آزادیخواه بالا زده است. از این رو جامعه جهانی موظف است یک پارچه صدای خود را بلند کند و با متوقف ساختن این رژیم به اراده مردم ایران و ملت‌های تحت ستم برای تغییر نظام احترام گذاشته و یاری رسان آنان باشد. ما احزاب سیاسی کردستان ایران از جامعه جهانی می‌خواهیم صدای مردم به پا خواسته ایران بشود. کشورها و سازمان‌های
حقوق بشر مسئولیت خود را بپذیرند و با تمام توان و به هر شکل ممکن این رژیم آدمکش را متوقف کنند. حق تعیین سرنوشت ملت‌های ایران در دست خود آنهاست و توده‌های مردم و ملت‌های تحت ستم با مبارزات چند دهه گذشته خود علیه حاکمیت ایران نشان دادند که شایسته آزادی و زندگی انسانی هستند و برای این مدام قربانی می‌دهند. شما با یاری رساندن به مردم ایران و حمایت از آنان در این مبارزه بخشی از مسئولیت تاریخی خود را به انجام می‌رسانید. حزب آزادی کردستان پاک، حزب حیات آزاد کردستان پچاک، سازمان خبات کردستان ایران کومله، سازمان کردستان حزب کمونیست ایران، کومله زحمتکشان کردستان، حزب کومله کردستان ایران، حزب دموکرات کردستان ایران. زور سپاس. ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور. زور سپاس. یعنی خۆشەویست کاک لوقمانی ئەمینیمان لەگەڵە بەرپرسی پەیوەندیەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئیستی کانادا کە ئەم لە ناوچەیەک ئێمە ژیانی تیاکەین. ئالە جۆرەی کە لە پێشتر باسم کرد، حزبی دموکرات وەکو یەکێک لە ئەندامانی ناوەندی دیالۆگ لە فەراخواندەهەندەکان و پشتیوانانی ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ داواکەم لە کاک لوقمان کە پەیامی خۆی بۆ خەڵکی کوردستان، خەڵکی ئێران بەگشتی بگەینێت و بۆمان باسکە کە ئەم نوع هاوکاریانە چه تەئسیرێکی لە ڕۆحیەی کۆمەڵایەتی لە خەباتی دژ بە کۆماری ئیسلامی لە ناو ئێران هەیە. زۆر سپاس لە پێشدا سپاس هەموو کوردەکان دەکەم کە ئەوڕۆ هاتنە دەرێ بۆ ئەوەک و ڕق و کینەی خۆی نسبەت بە جمهوری ئیسلامی کە ڕێژیمێکی زۆر دژخیمەوە تا ئێستا بە گەورەی قسەی خۆیان 23,000 نەفەریان کوشتووانە و جنایەتێکی عەلەیهی بەشەریەت کردووە. لەوێ من پێم وایە ئەو هاوکاریە دەتوانیتن هێونێک بیت بۆ ئەوەک و ئەحزابی کوردی بتوانن پێک هاوکاریەکی زۆرتر بکەن و خەڵکی کوردی تەبیعەتەن زۆریان چاولەوەیەک و ئەحزابی کوردی، ئەحزابی سیاسی کوردی بەتایبەت لە کوردستان یەکگرتوو و یەکرێزی بن و بتوانن بەردەنگی ڕژیمی جنایەتکاری جمهوری ئیسلامی بن. بیاد تأسگیر خالد حاضر بینندگان عزیز، یکی دیگه از حاضرین در این تجمع دوست عزیزمون آذین هست از انجمن جمهوری خواهان تورنتو. من ازش میخوام که پیام خودش رو برای مردم ایران، برای مردم کردستان، برای مردم بلوچستان، برای تمام اونان که امروز تو خیابون‌ها علیه رژیم اسلامی حضور دارن و دارن یه انقلاب عظیمی رو پیش میبرن بگه و بهمون بگه که حضور در این تجمعات چه تأثیری در فضای سیاسی خارج کشور و در اون فضایی که در جامعه مردم مشغول مبارزه هستن داره.
با درود به همه کسایی که این ویدیو رو میبینن. من آذینم از تورنتو، انجمن جمهوری خواهان تورنتو. با لباس کموله کردستان و پرچم زن زندگی آزادی تو این تجمع شرکت کردم. اگه همونطور که دور و بر من میبینید پرچم‌های رنگارنگی وجود داره. ما باید به دنیا ثابت بکنیم که ما رنگارنگیم. من ترکم، من کردم، من بلوچم، من تهرانیم، من آذریم، من ترکمنم، من چپم، من راستم. ما در کنار همدیگه میتونیم این انقلاب پیروزی برسونیم. کسایی که این انقلابو دارن میبرن زیر سایه یک شعار، یک ملت، یک پرچم، اونایی که این انقلابو دارن به محاق میبرن. ما رنگارنگیم. دنیا باید این صدا رو بشنوه که ما در کنار همدیگه میتونیم پیروز بشیم و زیر بار هیچ شعار فاشیسمی هم نمیریم. بجی آذربایجان یا شاسین کردستان. مرسی عزیز جان، خیلی ممنون. جمهوری اسلامی، مرگ بر جمهوری اسلامی، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر دیکتاتور، مرگ بر خامنه‌ای، مرگ بر خامنه‌ای، مرگ بر خامنه‌ای، مرگ بر خامنه‌ای، مرگ بر دیکتاتور، 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 مرگ بر دیکتاتور. زندگی آزادی، زن زندگی آزادی، زندگی آزادی، زن زندگی آزادی، زندگی آزادی، زن زندگی آزادی. خوش من لیره مجبورم به فارسی قصه بکنم بوی که سروش من لگرا. سروش یکی از فعالین سیاسی از دانشجوهای فعال سطح شهر تورنتو هست. همزمانی که از کادر حزب کمونیست کارگریه که در تمام مراسم‌ها حضور داره و خیلی از زحمت‌های مراسم‌ها رو میکشه. ازش میخوام که مثل یک جوانی که امروز در این مبارزه هست در خارج کشور پیام خودش رو برای همسن و سالاش، برای اون چیزی که به اسم نسل زد مطرح شده برسونه و بگه هدف از این نوع تحرکات چیه و چه تأثیری در روحیه جمعی برای سرنگونی رژیم اسلامی داره. بله، ما در اینجا در تورنتو ملتمن به فراخوان خانه کرد اومدیم که از قیام مردم ایران و کردستان و سایر مناطق ایران دفاع کنیم و محکوم کنیم جنایت‌های رژیم اسلامی رو که تا الان در این قیام اخیر حدود 20,000 نفر شاید بیشتر جون جوانا و مردم شجاعی که به خیابان‌ها آمدن رو گرفته. در حقیقت من خودم وقتی که داخل ایران بودم دسترسی به رسانه‌های خیلی متعددی نبود، ولی چیزی که اینجا می‌بینم به نظرم اگه من خودم هنوز تو ایران بودم بزرگترین دلگرمی بود که می‌دونستیم تنها نیستیم. یعنی در خارج کشور مردمی که خارج کشور اومدن از ایران، از کردستان فراموش نکردن کشور رو و با هم امیدن برای آزادی سرزمینشون از هر نوع ستم و استبداد. این تجمعات اصلش و قدرت پشتشون، قدرت نهاده شده درونشون اینه. مردم داخل کشور، من میخوام که یه پیام میام به اونا بگم که ما همیشه پشتتون هستیم، همیشه در حمایت ازتون به خیابان میایم، نمیذاریم کسی جنایت جمهوری اسلامی رو توی دنیا بپوشونه یا توجیه کنه. ما همیشه در علیه این در خیابان هستیم، ولی امیدوارم که با تلاش شما که قدرت و شجاعت خودتون رو نشون دادید کشورمون آزاد بشه و ما امیدمون در نهایت به شماست. ما قدرتمون و قوت دلمون رو در اختیار شما میذاریم، صدامون رو در اختیار شما میذاریم و امیدواریم که شما کار رو تموم کنید. زنده باد آزادی. خیلی ممنون. جاوید اسلامی ریپابلیک آف ایران، جاوید اسلامی ریپابلیک آف ایران، جاوید اسلامی ریپابلیک آف ایران، جاوید اسلامی جاوید اسلامی ریپابلیک آف ایران.
Islamic Republic of Iran. یکی دیگه از حاضران در تجمع امروز دوست عزیزمون یاشار حکاکپور هستند. از دوستانی هستند که در تجمعات حضور دارن و حتما چهره ایشون رو به یاد داریم با اون حرکتی که علیهشون انجام گرفت در یکی از تظاهراتایی که بوده. ازشون میخوام که موقعیت خودشون و اون عرصه‌ای رو که درش مبارزه میکنن برای بینندگان تلویزیون ما معرفی بکنن و بگن که این نوع تجمعات با حضور اتنیک های مختلف، با حضور گرایشات سیاسی که خواهان دموکراسی و یک جامعه هستند که با صاحب دهنده نظرات تمامی اقلیت ها، چه از دینی چه از جنسیتی و حتی اقلیت های قومی و ملی هست رو برامون بگن و بگن که این مبارزه متحد ما رو در کجا به هم نزدیک خواهد کرد و چه تأثیری برای مبارزات داخل داره. اینکه مردم اینجا در خارج کشور جمع بشن و حمایت بکنن مبارزات داخلی خیلی کلیدی هستش. مردمی که داخل کشور هستن صدا نداره، ما باید صدای بی صداها باشیم. این خیلی مهمه. منتها خب در مورد من یاشار حکاکپور هستم، مدیر انجمن دفاع زندانیان سیاسی آذربایجانی در ایران آداب و ما بیشتر روی مسئله حقوق بشر کار میکنیم و بنده معتقدم که ایران یک کشور متکثر هستش با اتنیک های مختلف، با گرایشات سیاسی مختلف. ایران بزرگتر از یک نفر هستش که یک نفر بیاد شاه بشه یا مثلا ولی فقیه بشه. ما مخالف هر نوع استبدادی در ایران هستیم، چه از اون محمد علی شاه قاجارش که ترک بود، چه اون پهلوی های پسر و پدر رضا پهلوی و محمد رضا پهلوی که اومدن در آذربایجان جنوساید را انداختن، 25,000 نفر کشتن. ما مخالف کلاً استبداد هستیم و اتنیک های مختلف در ایران، ترک ها، کرد ها، عرب ها، بلوچ ها، اینها باید جمع بشن و صدای مشترکی داشته باشن. اینها باید علیرغم همه استکاک هایی که وجود داره بین اتنیک ها باید در Islamic Republic of Iran. Islamic Republic of Iran. Islamic Republic of Iran. یکی دیگه از شرکت کنندگان، البته از فراخواندندگان و ساپورترهای برنامه امروز که در کنار احزاب کردستانی و خانه کرد حضور داشته، حزب چپ ایران است. من با دوست عزیزمون رضا بهروان هستم از فعالین این حزب و ازشون میخوام که برامون توضیح بده و اولا پیام خودش رو برای جامعه ایران، برای مردم به پاخواسته برسونه و اینکه چه تأثیری داره این نوع حرکات و خصوصا در کنار هم قرار گرفتن جریانات سیاسی علل خصوص برای مبارزه متحدانه و متشکل در درون جامعه ایران. ممنون از دعوت. ببینید جامعه ایران یه جامعه متکثره و این جامعه احتیاج داره که نیروهای مختلف با دیدگاه‌های سیاسی مختلف، با بک‌گراندهای مختلف بتونن در کنار هم قرار بگیرن. جمهوری اسلامی به تنهایی هیچ نیروی سیاسی نمیتونه این رو بزنه زمین. باید تمام نیروهای سیاسی در کنار هم بتونن با پلتفرم مشترک روی حداقل‌ها بتونن این رژیم سرکوبگر و منحوس جمهوری اسلامی رو ما بتونیم از بین ببریم. بدون اتحاد، بدون همکاری امکان نداره ما بتونیم در این راه پیروز شیم. خیلی ممنون. خواهش می‌کنم. ممنون از دعوت. ممنون. مرگ بر خامنه‌ای! مرگ بر خامنه‌ای! مرگ بر خامنه‌ای! خوش ایسان هر جوری که پشتر باسم کرد بشك لفراخانك لنا ناوندي ديالوج ودرابو طبعا أراني كومونيست تشكيل زحمة كشاني كردستاني إيرانيش بشكل لا أو ناوندي كبيكا وخليكي خباتو مبارزة مشتركين هذا دوشادي خزريمان لقلا اندامی کمیته در ولایتی
کۆمەڵی شۆڕشکێنەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران داوای لێکم کە پەیامی خۆی سەرەتا بۆ خەڵکی کوردستانی ئێران ڕابگەێنێەوە باسی ئەومان بۆ بکا کە پێکەوە بوون لەم نوع اعتراضاتە لەم ئاکسیۆنانە وە گەیاندنی دەنگێکی واحد بۆ خەڵکی کوردستانی ئێران بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ ئەو خەباتە بەلاڕێ ببن و بە جۆرێکی تر بە کۆمەڵانی تەنانەت خەڵکی ئێرانی بگەێنن چه تەئسیرێکی هەیە وەتانەی هەرم کۆبوونەوەانە چۆن خەباتی یەکڕێزی خەڵک لە دەرەوەی وڵات بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی مستەجبتر بکات. زۆر سپاس. من پێم خۆشە سەرەتا هاوخەمی و سۆزی خۆم دەربڕم بۆ هەموو بنەماڵەی و گیانبەختکردوانەی لە ئەم ڕاپەڕینانەی ئەخیری ئێران ڕوویداوە و هیوادارم زیان لێکەوتوان و برینداربووان هەرچی زووتر چاک بنەوە. بەدڵنیاییەوە ئەوەی ڕوویداوە ناگەڕێتەوە بۆ چەند ڕۆژەی ئەخیر. ئەمە 47 ساڵە خەڵکی وەزاڵە هاتووی ئێران بەگشتی و کوردستانیش بە تایبەتی لەم بەرە و لەم خەباتەدا و لەو سەنگەرەدا بە دژی کۆماری ئیسلامی نەوەستاون و لە هەر دەرفەت و هەر فرسەتێک بۆیان هەڵکەوتووە ئەم ئینزجار و دژایەتی بە کۆماری ئیسلامیان دەربڕیوە. ئەوەی زۆر زۆر گرینگە و ئەو ڕۆکە لەم خۆپیشاندانەی تۆرۆنتۆ خۆی نیشاندا ئەوەیە کە هەموو دەنگە جیاوازەکان لەگەڵ یەک کۆبنەوە بۆی ببنە هێزێکی بەدژ کۆماری ئیسلامی و ئەوەی زۆر لەویش گرنگترە بەڕاستی دەبێ هەموو ئەو لایەنانە ئەم یەکگرتوویە بپارێزن تا ئەو کاتێک کە جارێکی کە دیکتاتۆرێک جێگرەوەی دیکتاتۆرێککە نەبێ قۆڕغی دەسەڵات لەسەر لایەنێک یا بۆچوونێکی تایبەتی نەبێ کە زۆر جار خۆی لە فاشیست بوون و دژی هەموو نەتەوەکانی ناوخۆی ئێران دەبینێتەوە. ئێمە ئەرکمانە لە سەرشان بە تایبەت لە دەرەوەی وڵات بۆی ئەوڵەن پشتیوانێکی گەرموگوڕی ناوخۆی وڵات بین. دووەمەن ئێمە دەبێت شەقامی دەرەوەی وڵاتیش ئەم زەهنیەتەیان لەبیر نەچێتەوە و ئەم دەنگە بگا بە شەقامی دەرەوەی وڵاتی هەموو وڵاتەکان و ناوەندە حکوومیەکانیش بە تایبەت بۆ ئەوەی بەردەوام ئەم شۆڕشە زیندوو ڕاگیرێ و دەنگی ناوخۆ لە دەرەوەی وڵات هەرچی زیاتر دەنگ بداتەوە. زۆر سپاس. سپاس بۆی بەش. ژن ژیان ئازادی! ژن ژیان ئازادی! Women like freedom! Women like freedom! Women like freedom! زن زندگی آزادی! امروز لرجه ما بگین که دنگ اعتراض خواهند برانبر و جنایتی که جمهوری اسلامی انجامیت بزرگین و تنین بین به دنگ او کسانی که هر لسر شقا مکانو و لسر شقا مکانو اکشگل. جمهوری اسلامی ده هست خلیق جنایتا و هر بر به جنایتی کفرت رو تنوتیجی کفرت رو برانبر خەڵکە بێتەوە بە ئەشکەنجە کردن فرێت و کرد بە ئێدام های فرێتەوە و بە شێوەهای جیاواز سەرکوت سایەکە خەڵک ترسێنێت و کۆنترۆڵ بگرێتە دەست و هەر باریش ناموافق ئەماڵی کردە هەم خەڵک لە بەرامبەریانە بێتیاگەت حتا ئیسەکە ئینتەرنێت قەتەکە حتا ئیسەکە ئەخبار سانسۆرەکە جەنازەکان تەفڕۆماتەوە خانەوادەکان مەجبورەکە بە ئەتراف ئیجباری لە بەرامبەرگرتن جەنازەی ئەزیزەکانیانە یا داینە پوڵ تعداد گولەگەلێک گیان ئەزیزەکانیان پێسەنیاگە هێشتا خەڵک خاموش نین و هانە سەر شەقامەکانەوە. یەک مەسئلە کە گرنگە ئاماژەی پێ بکەم ئەوەسا کە گەرەکمە شیفتێ بەمەوە بە شۆڕشە ژن ژیان ئازادی لە شۆڕشی ژن ژیان ئازادیە ئێمە دیمان کە ژنان کۆمەڵگای پەلکەزۆڕینە نەتەوە ژێردەستەکان لە بەروی ئەم مبارزاتە بوون و ستونگەل ئەسلی مقاومەت بوون و ئەمە چه بە ئێمە نیشانە ئەم واقعیەتی نیشانە کە هیچ نوع ئازادی بێ ئەوەی کە ئازادیە بەدەنەکان ئازادی جەستەکان ئازادی حەقێ تەسمیم گرتن لەسەر ژیانی خۆمان لەسەر سەرنوشتە خۆمان هیچ ئازادی ئیمکان پەزیر نییە. پس یەک دانە شت کە ئەمە ڕوونەکاتەوە بۆ ئێمە کە
مبارزو خبات جنان كومنغاي بلتزورينا كاريجران معلمان لتك مبارزات النتوهاي جردسها يكتانا مبارزات اللي يكتني داهز وأما فكرة كم مسألة كأشياء في توجه فكرة أمني روغلي لكناريا كتوانا لبرامبر كنو نيروي داگیر کرد و نیروی که تکثرکان ناوینه و گرکی تکثرکان حتی اتوانه بسه تو پیروز بشه و یک مسئله تر که گرین گوینم که اماجه پیبکم اوسا که کردستان کردستان وک جغرافیایک مقاومت فینانسا کرده و اما اوینین که شورش خلق لروجاوا لحلب والشيخ المقصود وباقي بشكان روجاوا كيشيا قتا إلى مكرماشات أما نشانات كأوس نورة دسكرت لك دولة كان دايانياغا نتواني مبارزات خلق كردليك جاو كادو أما مبارزات بيكو وصلت وداخوازي أما مبارزات يكشتا هانداين وتلاشا بو أويكا حق تعيين السرنويش بقرنا دسو مبارزه که با اوی که داگیر کرده کرد و این مسئله که اشیاء لبرچاوی بگرین ئەوڕۆ هاتوین لێرە کۆبین لە پشتیوانیکردن لە ناڕەزایەتی و احترازاتەکانی سەراسەری خەڵکی ئێرانە کە نزیک سێ هەفتەوە پێش دەستی پێکردو دژ بە فەلاکەت و برسێتی دژ بە حکوومەتی فەقر و تەبحیز و ستەم و ئیعدامی کۆماری ئیسلامی بۆیە ئەمڕۆ ئەو بەڕێوەچوونەی کە لێرە دەبینین لەلایەن ڕێکخراوە سیاسیەکان و کوردستانیەکان و حەزابی سەف و ئێرانی و کۆمۆنیست هەموو بەیەکەوە لێرە کۆبوونەوە کە اعترازی خۆیان بخەنە پاڵپشتی اعترازی خەڵکی ناڕازی ئێرانێ شاهێدی نزیک 2 هەفتەیەک دەبێ ڕژیمی ترسەنۆک و جەنایەتکار و بکوژانی ئیسلامی ئینتەرنێت و تەلەفۆنیان لە خەڵکی سەراسەری ئێرانی قەتە کردووە بۆ هیچ کەس دەستڕەسی بە ئەخباری جەنایەت و قەتڵ حەمکردن و کوشتاری خەڵکی بێتاوانی ئێران کە تەنیا تاوانیان اعتراض و ناڕازاتی دەبن بە فەلاکەت و وەزعیەتی اقتصادی و معیشەتی و شرایطی دشواری زندگی بۆ تاوای خەڵکی ئێرانەیە ئەوانە بە هێنانی ترۆریستان و مۆزدورانی ترۆریستی هەشتی شەعبی و زێنەبین و ئەو ترۆریستانی کە بە دەوروبەری ئەو ماونەوە دەستی داواتە قەتڵ و کوشتاری هەزاران ئینسانی بێتاوان دزین و ڕفاندنی سەدان برینداربوو لە بیمارستانەکان و هەروەها دەستگیرکردنی هەزاران کەسی تر ئێستا ئەو اعتراضاتانە بەڕای من دەبێ هەرچی بوسەردەتر بەرەو پێشە بڕوا بەبێ هەر بیر و بۆچوون و جیاوازیەکی سیاسی و فکری کە هەمان بێ حیزبەتی کە هەمان بێ و مهمەوەیە لە خاڵی هاوبەش و مشتەرەکدا بۆ لە گۆڕنانی کۆماری ئیسلامی دژ بە حکوومەتی جەنایەتکاری ئیسلامی بۆ محکومیەت و ئیفشاگەری ئەو قەتڵ و کوشتارانە و بۆ هەموو ئەوانەی کە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی دژ بە مرۆڤ و مرۆڤایەتی و دژ بە خەڵکی ئێران و سەراسەری دنیا و منتەقەیە ئێمە هاوبەش بین هیوادارم خەڵکانی کوردانی تارافگە و لە ناوەی کانادا دەوروبەری تۆرۆنتۆ و لە سەراسەری جیهان بەشدار بن و مەسئولانە بێن لەگەڵ اعتراضاتی خەڵکی ئێرانە دژ بە ئەو ترۆریست و دیکتاتۆر و فاشیستانە بەردەوام لە احتراز و ناڕەزایەتی دەربڕین بن بۆی دەنگی خۆمان بە متحیدانە و بەربڵاوتر بگەێنینە پارلەمانتاران و وڵاتانی دنیا بۆ ئەوەی هەرچی زیاتر ڕژیمی جمهوری ئیسلامی مۆنزەویتر بکرێت سەفارەتەکانی ببەسرێت و ئەو جەنایەتکارانە لە هەموو جگایەک ئیفشا و ڕسوا و لە هیچ جگایەک ئیحساسی ئەمن نەکەن. زۆر سپاس. ژن ژیان ئازادی woman life freedom democracy for Iran Iran for everyone دوستان یکم شعار انگلیسی بدید که صداش به گوش همه برسه freedom for Iran Iran for everyone 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 justice for Iran justice for Iran یکی دیگه از شرکت کنندگان در تجمع امروز دوست عزیزمون ایرج رضایی هست. البته یکی از رفیقای خیلی عزیز ما هست که همیشه در تظاهرات در اکسیونا با هم هستیم.
از ایرج میخوام که پیام خودش رو برای مردم ایران، برای تمام انسان‌هایی که امروز در خیابان‌ها علیه رژیم اسلامی هستن، برای جوانان، برای زنان مبارز امروز بفرسته و میدونم ایرج میتونه به زبان ترکی هم برامون پیامش رو داشته باشه. بفرمایید ایرج. سلام میکنم به بینندگان عزیزتون. الان ما 10 روز بیشتره که مردم ایران رو میبینیم که اومدن خیابون تکلیف این حکومت اسلامی جنایتکار رو معلوم کنن. این خیزش از خیزش‌های قبلی قوی‌تره و هر سیلی که میاد جمهوری اسلامی بیشتر جارو میکنه و به پرتگاه نزدیک میکنه. این خیزشیه که در اصل ریشه از آبان و زن زندگی آزادی مهسا از سالهای قبل، از سالهای 60 گرفته که اعدام آزادیخواهان و روشنفکران و چپ‌ها رو جمهوری اسلامی در دستور کار گذاشته و حمله به کردستان رو ما می‌بینیم که مردم شجاعانه دارن مقاومت میکنن تو ایران و جمهوری اسلامی رو به تنگنا بردن. این معنی نیست که اگر تظاهرات کمی خاموش میشه این انقلاب خاموش شده. هر روز مردم در خیابانن و اگه نمیتونن به خاطر اینکه 20,000 بیشتر مردم کشته شدن تاکتیکشون رو عوض میکنن. جمهوری اسلامی به پرتگاه خودش نزدیک شده و اون کوتاه‌تر از اون که فکر میکنه هستش. سران جمهوری اسلامی دارن پولاشون رو خارج میکنن، زمینایی میخرن، خونه‌هایی میخرن، اعلام پناهندگی میخوان بکنن. این آخرین روزها، آخرین ماه‌ها شاهد جمهوری اسلامیه که میخواد مردم رو با سرکوب نگه داره، ولی ما در خارج کشور، در داخل کشور دست در دست هم جمهوری اسلامی به پرتگاهش نزدیک خواهیم کرد. این انقلاب ادامه داره تا پیروزی. زن زندگی آزادی، زن زندگی آزادی. من از ایرج میخوام که به زبان آذری هم برای بینندگان تلویزیون کماله و حزب کمونیست ایران و تمام مخاطبین آذری زبانمون هم پیامش رو بده. مجددا سلام میکنم به آذری زبانان و این مسائل این پیامم به زبان ترکی میگم. عزیز تماشاچیlar، Azərbaycan qalxdı, tamam məmləkət qalxdı. Hər yerdə qan təpirlər bunlar. Yardım xiyabanlarda Cumhur İslamının ta getməyinə qədər yardım xiyabandadırlar və ondan sonra heç qüdrət, heç diktatörü qoymayacaqlar ki, Azərbaycana, Kürdistana, Loristana təfrəqə salsınlar, hökumətə gelsin. Hamı diktatörlər yeri gedəcəkdir və qalmayacaqdır. Biz Azərbaycan mərdimindən istəyirik ki, tamamen memleketin ayrı noktalarına ittihadla devam etsinler ki Cumhur İslamini salacak ve bana hükümet getirir ki azadlık, saadet, hoşbəxtlik tamam merdum İran'ın hakkıdır ve nasip olacaktır. Thank you. Yaşasın Azerbaycan. Thank you. بینندگان گرامی، یکی دیگه از حاضران در تجمع امروز ما دوست عزیزمون لاله محمدی هستن، از اکتیویستای فعال شهر تورنتو که در اکثر تظاهرات هستن. ازشون میخوام که پیام خودشون رو برای مردم مبارز ایران، برای زنان جسور، برای جوانان شجاعی که امروز در خیابان‌ها رژیم اسلامی رو تا لبه سرنگونی پیش بردن برای ما و بینندگانمون بگه. مرسی. اونچه که امروز در ایران اتفاق میفته در واقع فراتر از یک اعتراض مقطعی هست. این یک انقلابی هست توسط مردم، اعتراضشون به سرکوب‌هایی که سالیان سال جمهوری اسلامی بهشون اعمال کرده و این در واقع نشونه خشم مردمه به تمام در واقع دروغ‌هایی که جمهوری اسلامی و سرکوب‌ها و
زندان ها و شکنجه و اعدام هایی که جمهوری اسلامی داشته و فکر میکنم دیگه امروزه مردم میدونن که برای بازپس گرفتن کرامتشون و آزادی انتخابشون به هیچ اصلاحاتی دل نبندن و منتظر هیچ منجی هم نیستن در آینده و میخوان که سرنوشت خودشون رو خودشون در دستشون بگیرن و فکر میکنم که من مطمئنم که این بار پیروز میشن و جمهوری اسلامی همونطور که تاریخ نشون داده به زیر کشیده میشه و مردم نتیجه انقلابشون رو به زودی خواهند دید. زنده باد آزادی، زنده باد مردم، زن زندگی آزادی. جن جیان آزادی. مرسی لاله جان. مرسی. Ladies and gentlemen, dear friends and supporters, on behalf of the Greater Toronto Kurdish House, in collaboration with Iranian opposition groups and political parties, welcome. We are gathered here to condemn the brutality, repression, and crime of Islamic terrorist regime in Tehran, and to stand in full solidarity with the people of Iran and Eastern Kurdistan, people who are courageously resisting tyranny, injustice, and systematic human right violations. Your presence here today sends a powerful and unmistakable message. The people of Iran are not alone. The people of Kurdistan are not alone. And the crimes of this regime will not be ignored, forgotten, and silenced. هما فرید از اکتیویست‌های سطح شهر تورنتو و کسایی که در اکثر تجمعات هست و در سالهای سختی که در خارج کشور هستیم و بودیم مبارزه خودش علیه رژیم اسلامی رو هیچ وقت ترک نکرد. ازشون میخوام که پیامشون رو برای مردم مبارز جامعه ایران، برای زنان شجاعی که امروز در خیابان هستن، برای جوانانی که از جون مایه گذاشتن بگه و حضور در این نوع تجمعات چه تأثیری برای ادامه مبارزه علیه رژیم اسلامی داره. به نام در خون غلتیدگان عزیزان ایران، به نام مادران داغدار ایران، به نام زن زندگی آزادی، به امید پیروزی، به امید شکست فاشیست و زندگی بهتر برای همه، با تلاش و با مبارزه و با اتحاد همدیگه میتونیم این فاشیست رو شکست بدیم. ما میتونیم پیروز بشیم، ما پیروز میشیم. مرسی. بله خیلی ممنون. مرسی. لطف کردید. از حاضران در تجمع امروز عزیزانمون از بلوچستان هستند و محمد علی بلوچ از چهره‌های فعال این جنبش و دادخواه بخش عمده‌ای از مبارزاتی بوده که امروز ما در سطح شهر تورنتو و در خارج کشور دیدیم. من از محمد علی عزیز میخوام که به زبان شیرین بلوچی پیام خودش رو برای مردم مبارز ایران، برای مردم بلوچستان، برای مردم کردستان و تمام آزادیخواهان ایران برسونه. ما محمد علی بلوچون چه تورنتو مروچی مواد که دا ملاسمن اسکوارا به دعوت خانه کردستان که تظاهراتی وقت مروچی دا برگزار بکنه مواد که شرکت این کتا و ما با حمایت مردم ایران که رژیم جمهوری اسلامی کشتار کنه این ودا مردم محلوکان په حق کشگه مواد که مبارزات مردم ایران حمایت بکنه و چه پاکی مردمان لوټي وتی مبارزات برای جمهوری اسلامی ادامه بده. بودن جمهوری اسلامی یعنی بدبختی، فقر، نداری، پاکی چیزا، پاکی مصیبت و علتایی که مردم ایران توقع هستن، جامعه ایران توقع هستن جمهوری اسلامی. با بودن جمهوری اسلامی هیچ وقت مشو زندگی شهر نبیته. همیشه مبارزه بکنه برای جمهوری اسلامی. سلامت و پیروز باد. ممنون محمد علی. ممنون. خۆشەویستان کاک جەزامان لەگەڵا لە فعالینی چەپ و کۆمۆنیستی کوردستانی باشوور کە بە درێژایی تەمەن و خەباتی سیاسی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران پاپشتی بزوتنەوەی چەرک و ڕزگارزی خوازانەی خەڵکی کوردستانی ئێران بووە. داوای دەکەم پەیامی خۆی بۆ خەڵکی خەباتکار و شۆڕشگەڕی کوردستان، بۆ کرێکاران و زەحمەتکێشان، بۆ خەڵکی کە ئێستا ئێران لە ئێرانە خەریکی خەبات و کۆماری ئیسلامیان لە لێواری مەرگ و نەمان قەرارداوە بگەێنێ و پێمان بێژێ بەشداریکردن لەم کۆبوونەوەانە چه تەسیرێکی لە درێژایی خەباتی هەموو لایەمان هەیە. ڕێز و سڵاو خۆشەویستی
بۆ خەڵکی شۆڕژێڕی ڕۆژهەڵات و هەموو ئێران کە بە دژی ڕژێمێکی کۆنەپەرست و دژی دیموکراتیکی وەک جمهوری ئیسلامی ڕاپەڕیون کە هیوادارم ئەمە ببێتە مایەی سەرنگونی بۆ دەسەڵاتی کۆنەپەرستی جمهوری ئیسلامی و بەدیهێنانی هەموو مافە سیاسی و نەتەوەیی و دیموکراتیکەکانی خەڵک بە ژن و پیا و بە هەموو نەتەوە و پێکهاتەکانی خەڵکی ئێرانەوە. ئەوەی کە بۆ من بیستمە سەرەتایەکیان دروست کردووە بە نیسبەت وەکو ناوەندی دیالۆگ کە بە نەزەری من مایە خۆشحاڵیە بۆ خەڵکی و دۆستەکانی ئەو ناوەندە لە دۆست و لایەنگرەکانی و هەم بۆ ڕقیبەکان و بۆ تەرەفەکانی تری دەرەوەی ئەمەش مانەی متمانەیەکی زیاتر باشتر حساببۆکردنێکی زیاتر ئەبێتە جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە و ئەبێتە جێگەی ئەوەی کە بتوانن لەگەڵ هەر هەموو ئەو تەرەفانە بە یەکگرتووی قسە بکەن لە جیاتی ئەوەی هەریەکە و لەلایەکەوە و لە گۆشەیەکەوە هەوڵی ئەوە بن پەیوەندی بگرن بە دنیای دەرەوە. لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆوە ئەوەی کە ئەم کۆبوونەوە چه تەئسیرێکی بۆ درێژەیدان بە خەباتی ڕزگاری خوازانەی خەڵک لە ئێران و لە کوردستانەیە گەرەکرێ لەو بابەتی جۆ قسێکمان بۆ بکەیت. بەڕێی من ئەوە پەیوەندی بە گۆڕانکاری و هەلومەرجەکە و دنیای سیاسی و وینەکانەوە هەیە، بەڵام لە عمومە ئەمە هەمووی پشتیوانیەکە هاوخەمیەکە هاوخەباتیە حتمما مای خۆشحاڵیە و بۆ خەڵکی ڕاپەڕێوی کوردستان کە لە ناوەوە زۆرێک گیانفیداییان کردووە، زۆرێک زەحمەتیان کێشاوە. هەمیشە وەزیفەی هەر ئینسانێکی سیاسیە، هەر ئینسانێکی ئازادیخواز و دیموکراتیکە کە بەشداری لەم کۆبوونەوانە بکا کە بۆ پشتیوانی لە خەڵکی کوردستان و ڕاپەڕی و گەلانی ئێران بەگشتی هەیە. بۆ ئێمە وەزیفەیەکە، بۆ ئەوانیش زەرورەتێکە، بۆ مای خۆشحاڵیە. هیوادارم لە هەموو هەلومەرجێکە خەڵک بتوانێت ئەو پشتیوانیە دەربڕێ بەرامبەر بە خەڵکی قارەمان و ڕاپەڕێوی کوردستان و ئێران کە بینین لە هەموو ڕووداوێکە زۆرێک قوربانیە دەن بۆ ئەوەی لە دەست ئەم دەسەڵاتە کۆنەپەرست و دژی ئینسانیە کە بووەتە بەسەرەتانێک بۆ دنیا، بەسەرەتان و سەرێشە بۆ دنیا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خەڵکانی ستەمدیدە و کوردستانی ڕۆژهەڵات. مەمنون هاوڕێ جەزا، زۆر سپاس. We stand on guard for thee. Leave the land, glorious and free. All Canada, we stand on guard for thee. Canada, we stand on guard for thee. Oh, Canada, your lights and eagles grow, great prairies sprout, and lordly ravens grow.